سڵاوی خواتان لەبێ ئەم کاتتان باش بەیانی ئەمڕۆ دوو بازرگانی مادەی هۆشبەر لە شاری سلێمانی بە برینداری دەستگیرکران. چیرۆکەکەی بەم شێوەیە بوو دوو بازرگان کە دەوتر نزیکەی 14 کیلۆ مادەی هۆشبەریان پێ بووە لە جۆری کریستاڵ با بڵێن سەرەداوێکە بووە بۆ ئەوەی کە ئەم دوو بازرگانە هاتوونەتە نێو شاری سلێمانی. دوای ئەوەی کە هێز ئەمنیەکان بە تایبەتی ئاسایش و ئاسایشی مادەی هۆشبەر ئاگادار دەکرێنەوە چاودێری بارودۆخەکە دەکاتن. ئەم دوو بازرگانە بۆی کە نەناسرێنەوە گومانەکانی لەسەر کەمتر بێت لە ڕێگەی تەکسیەکەوە هاتوونەتە نێوشار وە لە ناوشار بوون، هاتوون بۆ سەرچنار بۆ شاری سلێمانی و شوێنی مانەوەکەیان دیار نییە لەکوێ بۆ بەڵام لە نێو تەکسیەکە بوون کە بەرەو سەرچنار دێن لێرەوە با کامێرەکە ڕووبکەینە پێشەوە ئێرە کە لێرەوە بە ئاراستەی سەرچنار دێن بۆ نێو سلێمانی هێز ئەمنیەکان دوایان دەکەون. دوای ئەوەی کە ئاگادار دەبنەوە هێزێکی ئەمنی بە دوایانەوە دەشێوێن، دوای ئەوەی کە دەشێوێن خۆیان دەکێشن بۆ جەزرە وەسەتی کە لە ناوەڕاستە هەیە، ئۆتۆمبیلەکە لە دەستیان وەری دەگرێت. دوای ئەوە هێز ئەمنیەکان بە تەواوەتی دێنە سەریان و ئۆتۆمبیلەکە باڵێن تەکسیەکە لە کەمێک لە خوارمنەوە لێرە لە لای وتێل مەموزین لێرە دەوەستێ وەدا دەبەزن ڕوبەڕووبوونەوە ڕوودەدات. لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوەکەیە هەردوو بازرگانەکەی مادەی هۆشبەر زانیوانە کە ئیتر ناتوانن بۆی دەربچن یا دەربچنە دەستی هێز ئەمنیەکان تەقە دەکەن ڕوبەڕووبوونەوە ڕوودەدات. لە ئەنجامدا کارمەندێکی هێزەکانی ئاسایش بریندار دەبێت و لە هەمان کاتدا هەردوو بازرگانەکەی مادەی هۆشبەر بریندار دەبن و بە برینداری لێرە دەستگیر دەکرێن. جا کە لێرە دەستگیر کراون با کامێرەکە بێتەوە ئێرە کە لێرە دەستگیر کراون دەست بەسەر کراون و بە برینداری براون و بە فەرمانی دادوەر دەست بەسەر کراون لە ئێسادا لەژێر لێکۆڵینەوەدا بزانن لەکوێوە هاتوون و ئەو مادانی پێیان بووە تەنها خۆیان هێناویانە کەسی تر لە پشتیان بۆ چۆنە چۆن نییە وردەکاریەکەی تری لای بەڕێوەبەراتی ئاسایشە. دوای ئەوەی کە دەست بەسەر کران ئۆتۆمبیلەکەیان و کە ئۆتۆمبیلێکی تەکسیە دەبرێت بۆ گەراجی حجز لەوێ دەستی بەسەرا دەگیرێت تاوکۆ کاتەی دۆسیەکەیان یەکلایی دەکرێتەوە. من قسەم کرد لەگەڵ ئاسایش دەڵێن هەر بە ڕووداوەکە بەم جۆرە بووە و دوو بازرگانە هاتوونەتە ناو سلێمانی. دوای ئەوەی کە هەواڵیان پێدراوە چاودێریان کردوون و لە ئەنجامدا توانیویانە هەردووکیان دەستگیر بکەن. بەڵێ